بەردەوامن یاخود کۆنتڕۆڵی شارەکە لە دەستی هێزە ئەمنیەکاندایە. سڵاو لایە و لە بینەرانی کەناڵی پەیام دیارە بارودۆخی کەرکووک ئێستا بەرەو ئاسایی بوونەوە دەڕوا و هێزە ئەمنیەکان دابەش بوون بە ناوچەکەدا. جموجۆڵی ئۆتۆمبیل دەبینێ هاوڵاتیان لەم سنوورەن. شارەوانی ئێستا سەرقاڵی پاکردنەوەی ئەو شوێنەیە کە لە نزیک و تێلجیات دوێنێ شەڕی لێبووە. تەنها چەند چەکدارێک لە گەڕێکی دووەمی زماون. ئێستا هێزەکانی پۆلیس، هێزەکانی دژەتیرۆر و پێشمەرگە لەگەڵ ئاسایش ئێستا خەریکی کۆنتڕۆڵکردنەوەی ئەو بارودۆخەکە بەگشتی خەریکە بەرەو ئاسایی بوونەوە دەڕوا. ئەمە بۆ زانیاری زیاتر دەمانەوێت بچینە لای بەڕێز کامیل ساڵایی قایمەقامی کەرکووک بۆی بزانین بارودۆخی کەرکووک ئێستا لە چیدایە. مامۆستا بارودۆخی کەرکووک ئێستا چۆنەوە هێزە ئەمنیەکان لە کۆنتڕۆڵکردنەوە جەمگەڕەکانی کەرکووک گەیشتوونەتە کوێ؟ بەڵێ خۆتان ئاگادارن کەوا هاتوچۆ لە ناو شاری کەرکووک زۆر ئاساییە و کەرکووک ئێستا زۆر ئارامە. تەنانەت هەموو گەڕەکەکانی ئەو گەڕەکانەی کە خوارەوە تەنانەت ئەو گەڕەکانی سەرەوە گەڕەکە کوردیەکان گەڕەکە عەرەبیەکان هەمووی زۆر ئارامە. هاتوچۆ هەیە ئەبینی سەرەکەی ئۆتۆمبیلە بە پایسکلە بە ماتۆڕە هەمووی هاتوچۆ ئەکا. بازار لە هەندێک شوێن کراوەتەوە، ڕاستە لە هەموو شوێن نەکراوەتەوە، بەڵام لە گەڕەکەکان لە هەندێک شوێن کراوەتەوە و خەڵک هاوڵاتیان خەریکی شتومەکڕێنن. جۆ لە تەقەن نەماوە بەڕاستی لە زۆر شوێن. بۆیە ئەتوانین بڵێن ئێستا کە دۆخی کەرکووک گەڕاوەتەوە سەد ئارامی 100%. بەڵێ ئەو شوێنانەی کەوا هێشتا تەقەی تیاماوە کە لە دوێنێ ماون دوسێ شوێنێکە ئەوانە دەوریان گیراوە. هێزە ئەمنیەکان پلانێکی باشیان هەیە بۆ ئەوەی کەوا بە کەمترین زیان بۆ ئەوەی کۆمەڵێک گەنج نەبێتە قوربانی و گەمارۆ دراون. ئینشاءڵڵا ئەمڕۆ ئەوانەش کۆتایی پێدێ و ئارامی ئەگەڕێتەوە هەر هەموو جێیەکی ناو شاری کەرکووک. مامۆستا هۆکاری چییە ئەو چەکدارانە توانیوانە لەو گەڕەکانە بمێننەوە و نەتوانێرێ تاکوی ئێستا ئەوەی کە ماوە کۆتاییان پێ بهێنێرێ؟ بەڵێ ئێمە خۆمان نەزانین شاری کەرکووک ئێستا زیاتر لە 500,000 کەسی تایە لە ئاوارە. هەمووشی زۆربیان لەو شوێنانن کەوا لەو گەڕەکانان. بەڕاستی ئەوانە ناتوانانی مەسەلەن هەموو تەعاملێکیان لەگەڵ بکای. هەرچەندە بڵێن دەستگا ئەمنیەکان ناوە کۆمەڵێک شانەی نووسیان لێ ئەگرێ و ئەدرێن بە دادگا، بەڵام لەگەڵ ئەوەشە حەجمی زۆر کە بە تایبەتی ئێستا لەم ماوەیە خەڵکی حەویجەز دێن بۆ ناو کەرکووکەوە. خەڵکێکی زۆر دێن کە ڕۆژانە ڕۆژوهەیە 1000 کەس دێتە ناو کەرکووک. دیارە ئەمەش ئاسان نییە بۆ ئەزیزە ئەمنیەکان کەوا کۆنتڕۆڵی هەموو شتێک بکەن. لەگەڵ ئەوەشا وەزعی کەرکووک پارێزراوە باش بووە. ئەم جۆرە دزەکردنە بۆ ناو شاری کەرکووک بەڵێ پێویستە دوای ئەوە لەسەری دانیشتن بکرێ. بێگومان ئەوە ئەکرێ هەڵسەنگاندنی بۆ کرێ، زانیاریەکان کۆکرێتەوە. بەڵام لە هەمان کاتشدا شتێکی سروشتێ لە هەموو دنیا ئەو شتە هەیە. لە ئەمریکا بووە، لە فەڕەنسا بووە کە اختراقێک ئەبێ لە اختراقێکی ئەمنی ئەبێ. بەڵام مهم ئەوەیە کە اختراقەکە بوو زۆر بە پەلا هێزە ئەمنیەکان گەماڕۆی ئەو شوێنانیاندا وەنەیان هێشتا شەنە بکە. ژیانی هاوڵاتیان پارێزرا بوو، گەڕەکەکان هەمووی ئارامی پێوە دیار بوو. بەڵام ئەو تەنها ئەو شوێنانە بوو کەوا چوو بوونە ناوی تەقیان بۆ لە هاوڵاتیانە کرد، تەقیان لە خەڵکە کرد، گەمارۆ دران. ئەویش شکر دوێنێ الحەمدوللا زۆربەی شوێنەکان هەمووی ئازاد کرا، داعشەکان هەمووی لە ناو بران و شوێنەکان ئازاد کرا. وەکو ئەمەی کەوا دوێنێ ئاگاتان لێ بوو مەسەلەن ئەمە باڵەخانێکی گەورەیە، ئوتێلێکی زۆر گەورەیە کە چەند کەسێک لەناو ئەمە تەقیان لە خەڵکە کرد تا ئەمەش ئازاد کرا. ئێستا ئەو شوێنانە ئینشاڵڵا ئازاد دەکرێ ئەمڕۆ. تەواو ئیتر کەرکووک ئیسپاتی ئەکا بۆ داعش و بۆ هەر کەسێک کەوا پارویەکی ئاسان نییە کەرکووک بۆ هیچ کەسێک. و بە تایبەتی دوێنێ خەڵکی خۆبەخش کاوە ئەتوانین بڵێن وەکو بەرگری ملی شان بەشان هێزەکانی پێشمەرگا، هێزەکانی ئەمنیەکان هاتن لە شاشەی تەلەڤیزیۆنەوە خۆتان بینن چەند بە حەماسەوە بە گەرم و گوڕی ئامادە بوون و پێشبڕچێیانە کرد لەسەر هێرشکردن بۆ سەر ڕاستی جێگای فەخر و شانازیە بۆ شاری کەرکووک کەوا خەڵکەکەی لەگەڵ دەستگا ئەمنیەکانە یەکن بەرامبەر هەر کردەوەیەکی نەخوازرا و دژ بە شاری کەرکووک بێت. بەڵێ مامۆستا دیارە هاوڵاتیان گلەیان لەوێ هەیە ئەو باڵەخانە کۆنانە وەکو ئەوەی کە کەسیتیانە پاسەوانیشی لێنێ بۆی بتوانرێ بپارێزرێ شوێنە بەرزەکان و ئەو داعشانەی کە هاتوونەتە ناو کەرکووکەوە زۆر بە ئیسراحەت لە ناو گەڕەکان لە خواروی کەرکووک دەسوڕێنەوە. پێویستە چی بکرێت بۆ ئەم حاڵەتە؟
بێگومان ئەمە شێشێکە لەو خاڵانەی کەەوە ئەبێ باز بکرێ کە بە تایبەتی کە وەزعی ئەمنی کەرکووک خۆتان ئەزانن وەکو باسمان کرد کۆمەڵێکی زۆر ئاوارەی تایە و گومانیش نیێشانەی نووسیتایە پێویستە ئەم شوێنانە زیاتر چاودێری بکرێ بەڵام ئێمە ئازانین بارودۆخی کەرکووک لە هەموو ڕوویەکەوە جیاوازە لەگەڵ پارێزگاکانی تێرکەوە لەلایەن بەغداوە وەکو پێویست مەسەلەن بەکو ژمارەی پۆلیسی کەرکووک زۆر فەرقیە لەگەڵ ژمارەی پۆلیسی شارەکانی تر ئێمە ئەو شتانە هەمووی ئەزانین بەڕاستی بەڵام لەگەڵ ئەوەشە بەڵێ هاوڵاتیانیش حەقی خۆیانە کەوا بڵێن ئەبێ ئەم باڵەخانانە ئەم شوێنانە نابێت چۆڵ بێ و چاودێری زیاتر بکرێ و ڕێگا بگیرێ لە هەر اختیراقێکی ترکە ئەگەر ڕوو بدات بەڵام خەڵک دڵنیا ئەکەینەوە کە شاری کەرکووک هەردەم بەم شێوەیە ئەمینێ و ئارام ئەمینێ و هەردەم شاری خۆیانە و ئەگەر جارێکی تریش اختیراقێکیش بکرێ ئەوە دیارە ئیسپات بوو کەوا قەت سەر ناگرێت لە ناو شاری کەرکووک. ئێستا لە هەندێک گوندی دەرەوەی کەرکووک شەڕ و پێکدادان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و پۆلیس و چەند چەکدارێکی داعشەیە زانیاریتان لەسەرەوە هەیە؟ ئێمە شاری کەرکووک ئێستا بە شێوەیەکی تەماس لەگەڵ داعشە ئێمە شەڕمان هەیە سەنگەرەکانمان بەرامبەر یەکە لەگەڵ داعشە داعش ئەم شتانە ئەکا ڕەنگە بۆ ئەوە بێکەوە فشار لەسەر خۆی لەسەر هێزەکانی لەسەر ورەی ڕووخاوی چەکدارەکانی لە مەنطقەی مووسڵ تۆزێک بهێنێتەوە بەرخۆی ئەمەی بۆ ئەمە کرد دیارە لە هەموو شوێنێک هەوڵەدا کە لێرە تەقوتۆق بکە و لای خۆی گەورەی بکاتەوە کەوا ئێمەوە بەرەو کەرکووک کەڕۆنیان ئێمە ئەم شتانە بەڵام دیارە پۆچەڵ بۆ ئەم شتانە سەری نەگرت. بەڵێ من دێمەوە لای بەڵێ زۆر سپاس بۆ چیانووری پامنێری پێم لە شاری کەرکووک کە دوایین زانیارەکانی لەسەر دۆخی ئەمنی شاری کەرکووکی ئەمڕۆی بۆ بینەرانی پێم گواستەوە. زۆر سپاس.